یەکشتمان لە بیر نەچێت وشەیەکەیە وەکو وتارێک لە فەڕەنسا بڵاو بۆتەوە بە نێوی کامێرا قەڵەم ئاسترۆک ئەم وتارە ئەو نەگرینگە کە ئەسەم بەشێکی سینەمای شەپۆلی نوێی فەڕەنسا لە وتارەوە لەدایکە بێت هەر ئەمە بێتە هۆی ئەمەی کە گۆدار بڵێ کە من وتار نووسم و بە کامێرا وتارە نووسم ئێستا ئەمەمان زانی یەکەم شت دەمانە دژ بە چین ئەمانە نهاتن وەکو چەپە ئیستالینیەکان دژ بە کۆمەلگا و ئیمپریالیسم و گەندەڵیە و بێم هەموو شتێ بەرابەر کرد نا ئەمان دژ بە من ناویستە ئەمان سەداسەد دژ بە ئایدۆلۆژیای ئیمپریالیسم نەسان کوتیان ئاغا لە چوار سەری هەڵاوە کوتی لە هالیوودا سەری هەڵاوە و خەریکە بە لە ڕێگای هالیوودەوە پەیتا ئەیکاتە نێو مێشکی تەواوی گەلانی دنیا وتی چۆن ئەیکات وتی ئەندرە بازن وتی هەر شاتێک جەهانێک پڕ لە مانایکەیە مادام تۆ کورتیەکەیەوە ماناکارنی کەمێکەیەوە هەر بۆیە مادام فیلمێک تون ئەڕواتە بەرەوە بە ڕیتمێکی تون ئەڕوات تۆ نایڵێ بیرکەیتەوە چون ئەگە بیرکەیە دوو دانە شاتە لە دەزاو فریانە کەوتوی ببینی ئەڵێت سینەمای هالیوود تۆ ڕائەکێشێ بۆ ئەو شتەی وا خۆی حەزەکات کە تۆ بیرکەیتەوە ئاوا بیرکەیتەوە یعنی پێ دەڵێ ئاوا بیرکەوە یعنی تۆ ئەسەن بیر ناکەی لە فیلمەکانیان شای لە کۆتایی بڵێ ئەرێ حاڵی بووم ناوە حاڵی نەبووی ئەو مانات نەگرووە مانای فیلم من نەگرو چۆ فریان نەکەوتوی بیگری تۆ قسە پلۆتەکەی لی حاڵی بووی تۆ مانات نەگرووە ئەسەن فریان نەکەوتوی مانای شاتەکان بدۆزیەوە من پێشتر وتم هیچ فیلمێک نییە بێ مانا بێ شازۆ ئەلان پرسیارێک بێ بڵێ ئەی سینەمای هۆنەری ئەڵێ مانای هەیە نا هەموویان مانای هەیە فقط جیاوازیان هەیە لە سینەمای هۆنەری و سینەمای کلاسیک یا سینەمای گیشە سینەمای تجاری جیاوازیان لە مانا نییە جیاوازیان لە چۆنیەتی دادبڕینی مانایە چۆن و ماناکان چین پرسەکان چین ئەمانەن لە بەلای ئەم سینەما گرنگە ناخودی مانە چون مانە لە هەموویان فیلمانە بوونی هەیە فقط ئەوەیە مانایەک زۆرە مانایەک کەمە هەرو جۆرەی کەوتم هالیوودەکان سەیەکەن کەم تۆ بە دیەک معنا بگەێنن و تۆ ڕاکێشن بۆ لای ئەو شتێ وە خۆیان حەزی پێکەن ئێستا دش بە من ڕاوەستان وتیان ئاغا بێین ئێمە سینەماکەمان چەند شتیان بەداوە گرنگ بوو یەکەم لەناو سینەمای ئێکسپرسیۆنیستی پەنجاکان و شەسەکانی فەڕەنسا ئیتری تۆ مەستەر شاتێک لە شارەکان نابینی بۆیە ئەڵێ تەواو دنیاە ئیتر تۆ لەگەڵ ئەمە نابینی کە بڵێت شاتەکان کورت بێت درێژ بە تۆ شاتهای درێژ و بە ئیشتیا ئیزن بە تۆ دەن بیبینە و بیرکەوە لە ناویە شتەکان زۆر تایبەتن بۆ تاکە کەس مادام تۆ مێژووی سینەمای گۆدارە بینی لەگەڵ یەکدانە فیلم ئێکسپرسیۆنیستی گۆداری یان لەگەڵ پێرسۆنای ئین سوسیالیستەکەی گۆدارە بینی فیلمێکی سەداسەد ئێکسپرسیۆنیستیە بینی بەڵام هین تاکە کەسی گۆدارە پەیوەندی منە لەگەڵ ئەم جیهانە نە پەیوەندی سینەما و ئەم جیهانە کە من فقط ئەمەیە کە سینەمای پێشووی خۆم چۆن بووە ڕێگای ئەوانی دامەدەم نا ئەمە هی منە هین دڵ منە بۆیە تەکتەکی دەرهێنەرە گەورەکان ئەگە دیتبێتان لە کۆتایی تەمەنیان نەحوڵیاندا فیلمێکی ئێکسپرسیۆنیستیان بەناو خۆیان بێ یا فیلمێک نزیک لەو ستایلە بکەن فیلینی 8.5 مەکات ناویش یعنی 8.5 چون فیلمی نۆمیەتی لەوەقاڵێ ئەمە کە من تەسەورەکەم لە هەموو یەک لە باشترین فیلمەکانێتی یعنی تو عامڵم زۆربەی فیلمەکانی باشترە جالباڵ ئەمە فیلمێکی تەواو نییە من نیمە فیلمە من دڵی منە بۆیە سینەمای ئێکسپریمنتاڵ سینەمای وەسیەتکردنە سینەمای دڵتە سینەمای خۆخاڵیکردنە بۆ گەلانی دنیا کە من هەمیشە هیوام ئەمەیە دەرهێنەرە کوردەکانیش بۆ دڵی خۆشیان ببیەکەن ئەمە وەکو هیوایەتێک کە من باسیەکەم ئێستا ئێکسپرسیۆنیستەکانی فەڕەنسا ئەمە ڕوویدا ئەلان یەکدانە پرسیان هەیە کوتمان مۆدێرنیسم لە دایک بووە ئەلان ئەمە سەردەمەکەیەتی لە گۆدار وانەوە مۆدێرنیسم لە دایکە بێت مۆدێرنیسمە ئاوانگاردی دووەمە لێرانەیە کێشە بۆ ئێکسپریمنت
ئەکسپریمنتال دروستە بێت دەستی نظامی سەرمایەداریشی کە ینی ئیمپریالیسم لێرانە دەستێکی تێوەردەوە بەهۆی فستیواڵەکانەوە بەتایبەت ئیمپرسیۆن ئاوانگاردی دووەم بە تونی و بەو گرژیەی ئاوانگاردی ئەوەڵ نییە ئاوانگاردی دووەم ناڵێت تف و لەحنە لە هەموو شتێک لای بن بۆ دڵی خۆمان کارکەن ئەمە ناڵێ ئاوانگاردی دووەمە مە ناڵێ ئاوانگاردی یەکەمەی کورد یوت لای بە ئەمە فریدا هەرچێک خۆم دڵم حەزکایکەم کودا ئەو شاتە مەدەلەوە وە هەڵەیە جامپ دروستەکەی کوت جامپ دروستەکە من حەسەکەم جامپ بە تۆ چۆنتی بۆ دڵی خۆم یەکەم هەر بۆی ئاوانگاردی دووەم بەو تونیە نەبوو ئاوانگاردی دووەم چیرۆکی ئەژێراوە بەڵام شێوازەکە شێوازی ئەرستویی نەبوو دەستپێک ناوەند کۆتایی ئەمە لاچوو وەحاتن ئەمانەیان شێوان بەسەریەکە ئیتر ساختارەکە ساختاری درەختی نەبوو وەک درەختەیە دارێک نەبوو کە وردە وردە پەرەی پێ بدەم و گەورەیکەم ینی پێکاتەکەمان پێکاتێکی درەختی نییە پێکاتەکە بە پێچوانە پێکایەکتەیەکی شەبەکەیە وەکو مزاییک وایە وەکو سرامیکەکانێکە داناوە تیکە تیکە هەر جارە تیکەیەک بگرە خۆت بۆ خۆت بیچنە پازێلە بەڵام چیرۆک بوو نییە ڕەوایەتی بوون هەرچەند سینما ئەکسپریمسیۆنیست یا ڕەوایەت یا بڵم نەرێشن بوونی هەیە ئەوە ناتوانم لەوە بێ نەرێشن ناکرێت بەڵام ئێمەڵێن چیرۆک بوونی ینی بەو ستایلە ئەرستویە و ئەسم بۆ ئەسم بە حیس ستایلێک ئەسن چیرۆکێک بوونی نیە شێوازە کۆنەکەی کاولەکانتی و نازانم سریەک دیمەن و مەشەد یا گرتابینین پرسەریەک و ئەم گرتانە کاتێک لە کۆتاییە دیتش کانسێپتێک بە تۆ بدا بەڵام تۆ 21 گەرام وانی 29 گرام چیرۆکیە تۆ لە کۆتایی لەگەڵ چیرۆکێک تەرەفی ئالێرانە لە بین ئەم ئاوانگاردی یەکەم و دووەم یەکدانە کێشە دروست بووە و ئەویش لە فستیواڵەکان هاکرێت یعنی فستیواڵەکان هاتن سینەمای ئەکسپریمنتاڵیان کێشا بۆ لای ئاوانگاردی دووە و بەهایان پێدا بۆچی بەهایان پێدا ئەمە پرسیارە شاید زۆر کەسێەوە بڵێ دیچ ئیمپریالیسم چی بەلای ئیمپریالیسمەوە گرینگە ئەسڵ بە ئەکسپریسیۆنیزم ببێ خۆوانە ئەوە گرنگ ناگرینگن چون بەرەیەکی ڕخنەگر دروستەکات چون کۆمەڵگایەکی ئاگا دروستەکە چون کۆمەڵگایەک دروستەکە لە قسە بکە بە کۆمەڵگایەکی ئازاد دروستەکە ئەمانە ئاکات لەواقع ئەو قەڵەشانەی کە نظام سەرمایەداریە ئەو کولیەت و یەکدەستیەی ئایدیۆلۆژیە کە لە جیهانەیە ئەکسپریمنتال بە تۆی نیشانەدا بەڵام سەرمایەداری ئەمە ئەسرێتەوە تۆ نەرم ئەهێنێتەوە بەرەونە ئەو سینەما تجاریەکە هەر بۆیە لە فستیواڵەکانە گرنگی بەوە دەنەوە بەداخەوە داوەرەکانش خەڵاتیشە بۆ ستایلی ئاوانگارد دووەمێکە ئەدەن تا یەکەمەکە لە حاڵێکە ئاوانگاردی یەکەمەکە زۆرتر گرنگە بەلای ئێمەوە لە حوزەی ئەکسپرسیۆنیستە لا حوزەی ئەکسپریمنتال باسی بە دوایی ئێمە این ئادێرنۆکەیە تماشە من باسی ئادۆرنۆن کرد و لە فەڕەنسەکەش باسم کردەوە پێشتر فەڕەنسەکە تەواو کە من گۆدا تۆ لێرانە ئەوونەتون فیلمەکان ناچێتە بەرەوە هەرچەند کە دوایی هەش درێژەی پێدرا بەڵام کامێراکانە هاتن لە نگاتیڤی ئەکاسی کەڵکیان وەرەگرت یەک شتمانێمە لەبیر نەچێت لە تعریفەکانە تماشاکان شتێکی بەناو کولاژ و بری کولاژ یانی چی کولاژ یانی ئەمەی کە یەک سری هێما وجودی هەیە کە بە یەک نزیکن و تۆ بە یەکەوە ئەیان چەسپێنی لەناو شێوەکاریە تۆ شێوەیەکە کێشید بەڵام دێک لە کوبیسم و لە نازانم لە فۆتۆریست و ئەمانە تێکەڵەکی شتێک دەردێت چون هەمووی یەکدانن لە یەک شتن لە یەک نیشانن لە یەک ئێمان ئەتوانی کەڵکی لێ وەرگری و ئەیبێنن پێڵم کولاژ بری کولاژ نا بری کولاژ لە پۆستمۆدێرنەکانە گرنگە بێت کە منەمێ باز لەوە بکەم هەر شتێک لە هەر جێگایەکی دنیا هەر چێک تێنە تێکەڵیکە مادام ئەمانە بە یەکەوە لە کۆتاییە یەکدانە نەزم دروستەکەن ینی تۆ قاعیدەیەک نییە بۆی
تەسەوەر کە سیارەیەکتان هەیە یا ماشینێکمان هەیە لەوا قابڵن سیارەیە ماشینێک کورسیەکەی یا سەندەڵێکەکەی هەڵەگرم پارچەکەی ڕووی پەڕۆکەی ڕووی دێنم هینی لێ قماشەکەی پڕی مۆبلی لێدەم لەجێ ئاوێنەکەی ئاوێنەی حەمام داکوتم نازانم لەجێ سەندەڵێکەکەی تەنیشتم کاسە توالێتدان ئەمانە هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە مادام بەیەکەوە دروست بوون یەک دانە شتێکی نوێ دروست بوو ئەو جاری شتە نوێ بۆ خۆیە بێتە یەکدان نەزم هەی بۆیە بریکولاژ یا ئەکسن ئەکسپریمنتاڵەکان لەواقع پەنایان بر بۆ بریکولاژ دیانە حەچێک بێڕەتە بیەر بیرژێنە ناوی لە کۆتاییە خۆ بۆ یەک ساختار بۆ یە پێکاتێ بۆ من دروستەکایەنە ئەمە زۆر گرینگە لە ئەکسپریمنتاڵە بریکولاژ لە کولاژ مهمترە هەرچەند سینەمای ئێستا سینەمایەکە کە گرنگی بە کولاژە دات لە فستیواڵەکانە بەڵام ئەسڵی هینەکان حەز بە بریکولاژەکەن زیاتر کە هەرچێک لە هەرچێک تێنە هەڵی ڕژێنە ناو ئەم بابەتە بە شتێکی نوێ لێ دروست